چۆنێتی خۆپارێزی لە ڕمڵ کە لە دواییدا ئەگەری دروستبوونی بەرد زیاد دەکات. سڵاوتان لێبێت. من دکتۆر فەرمان پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و کۆئەندامی میز و میزەڕۆ لە تاوەری تەندروستی سمارتەوە. ڕمڵ بریتیە لەو مادە کریستاڵە جۆر بە جۆرانەی کە لە فەحسی مایکرۆسکۆپی میزدا دەردەکەوێت کە بەداخەوە هەڵە پێگەشتنێکی لەلایەن نەخۆشەکانمانەوە دەزانن ڕمڵ بریتیە لە خوێن یاخود ئەو وردە بەردە بچووکانەی کە لەژێر جیازی سۆنەرا نابینرێت. چۆنیەتی خۆپارێزی لە ڕمڵ بۆ ئەوەی دوایی نەبێتە هۆی دروستبوونی بەردی گورچیلە بریتیە لە زۆر خواردنەوەی ئاو بە شێوەیەکی ڕێکخراو خاص بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە لە وەرزی هاویندا و لە شوێنی گەرمدا ئیشەکەن ئەبێ بە شێوەیەکی ڕێکخراو ئاو بخۆنەوە نەک تەنها جارێک لیتری ئاو بخۆنەوە ئەبێ هەموو 2 بۆ 3 سەعات جارێ پەرداخێ بۆ 2 پەرداخ ئاو بخۆنەوە. ڕێکارەکانی تر بریتیە لە وەرزشێکی ڕێکخراو و بریتیە لە دابەزاندنی کێش و لە هەمان کاتدا کەمکردنەوەی خوێ و کەمکردنەوەی پرۆتین لە ڕۆژەکاندا. سمارت وەرچەرخانە.